بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشندو مهربان بناوي او خداي كانغاي رحمتو سوزو بزيية ألف لام ميم چەند پیتێک لە سەرەتای هەندێ لە سورەتەکانی قورئاندا هاتوون ژمارەیان 14 پیتە نیوەی کۆی پیتەکانی زمانی عەرەبین بۆ سەلماندنی ئەعجاز و مەزنی و گرنگی قورئان کە لە توانای هیچ کەس دانیە بۆ پیتانە کتێبێکی ئاوا بێوێنە دابنێت بەڕادەیەک هەتا ئەگەر هەموو گرۆی ئادەمیزاد و جن کۆ ببنەوە بۆ ئەو مەبەستە بێگومان ناتوانن هەروەها چەندەها نهێنی تریشی تێدایە زاناکان لە هەندێکی دواون هەندێکیشیان وتویانە هەر خدا خۆی زانایە بەنهێنی ئەو پیتانە تلك آيات الكتاب الحكيم ئەوە چەندەها ئاەت و فەرمانێکن لە قورئانی پڕ لە حکمت و دانایی هدى ورحمة للمحسنين ئەم قورئانە هدایەت بەخش و ڕێنمووی بەخش و ڕەحمەت و میهرەبانیە بۆ چاکەکاران الذين يقيمون الصلاة ويؤتون الزكاة وهم بالآخرة هم يوقنون ئەوانەی کە نوێژەکانیان بە چاچی ئەنجام دەدەن زەکاتیش لە ماڵ و سامانیان دەردەکەن دڵنیاش دەبن بە هاتنە دی ڕۆژی قیامەت خۆیانی بۆ ئامادە دەکەن أولئك على هدى من ربهم وأولئك هم المفلحون ئەوانە لەسەر ڕێنمووی و ڕێبازی پەروەردگاریانن ئەوانەشن ڕزگار و سەرفراز ومن الناس من يشتري لهو الحديث ليضل عن سبيل الله بغير علم ويتخذها هزوا أولئك لهم عذاب مهين هەندێک لە خەڵکی هەن قسەی بێخێر و بێمانا دەکڕن وەک گۆرانیە ناپوختەکان کتێب و شریتە بێخێرەکان هەتا دوایی تا خۆی و کەسانی تریش لە ڕێبازی خوددا وێڵ بکات بێ ئەوەی هەست بکات بە مەترسی کارەکەی و بزانێت چ کەتنێک دەکات بە خۆی و خەڵکی و بۆیە ئەو شتە بێنرخ و خێرانە دەکرێت تا گاڵتە بە پەیام و ڕێبازی خوددا بکات ئەوانە سزا و تۆڵەیەکی ڕیسواکەر و ئابڕوبەر چاوەڕێیانە وإذا تتلى عليه آياتنا ولى مستكبرا كأن لم يسمعها كأن في أذنيه وقرا فبشره بعذاب أليم هەر کاتێکیش ئاەتەکانی ئێمەی بەسەردا دەخوێندرێتەوە فیز دەکات و فو دەکاتە خۆی و پشت هەڵدەکات هەروەک نەیبیست بێت هەروەک لە گوێیدا قورسی و گرانی هەبێت کەوابوو مژدە بدە بەو جۆرە کەسانە بەوەی سزای بەئێش چاوەڕێیانە إن الذين آمنوا وعملوا الصالحات لهم جنات النعيم بەڕاستی ئەوانەی ئیمانیان هێناوە و کردەوە چاکەکانیان ئەنجام داوە چەندەها باخچەی بەهەشتی پڕ لە ناز و نیعمەت بۆیان ئامادەیە خالدين فيها وعد الله حقا وهو العزيز الحكيم هاوڕێ لەگەڵ ژیانی نەبراوە و نەمری تیایدا ئەو بەڵێنەی خوددا پێیداون وعدە و بەڵێنێکی حەق و ڕاستە و هەر دێتە دی بەڕاستی ئەو زاتە بەدەسەڵات و دانایە خلق السماوات بغير عمد ترونها وألقى في الأرض رواسي أن تميد بكم وبث فيها من كل دابة وأنزلنا من السماء ماء فأنبتنا فيها من كل زوج كريم ئاسمانەکانی دروست کردووە بەبێ کۆڵەکە بە چاوی خۆتان دەیان بینن لە زەویشدا چێوەکانی دامەزراندووە کە لەنگەری زەویان ڕاگرتووە و چەندەها سوودی تریان هەیە نەوەکو ژێرە و ژوور ببن و لار ببنەوە جۆرەها زیندەوەر و گیان لەبەریشی تیادا بڵاو کردوتەوە هەروەها دەفەرموێت لە ئاسمانیشەوە ئاومان دابەزاند جۆرەها ڕوەک و گژ و جیای هاو جوتی بەسوود و بە کەڵک و جوان و ڕازاوەمان لە زەویدا پێڕواند هذا خلق الله فأروني ماذا خلق الذين من دونه
بل الظالمون في ضلال مبين. ئەمەیە دروست کراوانی خوددا وەرن نیشانم بدەن بزانم ئەوانی تر جگەل لەو زاتە چیان دروست کردووە نەخێر هیچیان دروست نەکردووە بەڵکو ستەمکاران هەمیشە لە گومڕایەکی ئاشکرادان. ولقد آتينا لقمان الحكمة أن اشكر لله ومن يشكر فإنما يشكر لنفسه ومن كفر فإن الله غني حميد. سوێن بە خوددا بەڕاستی ئێمە حکمت و داناییمان بە لوقمان بەخشی بەم شێوەیە پێمان وت شکرانە بژێر و سپاسگوزاری خوددا بکە خۆ ئەوەی سپاسگوزار بێت ئەوە قازانج و سوودی سپاسگوزاریەکەی هەر بۆ خۆی دەگەڕێتەوە ئەوەشی سپاسی خودای نەکرد ئەوە بێگومان خوددا بێنیازە و سپاس کراوە پێویستی بە سوپاسی کەس نییە. وإذ قال لقمان لابنه وهو يعظه يا بني لا تشرك بالله إن الشرك لظلم عظيم. جا لقمان بە کوڕەکەی خۆی وت لە کاتێکدا کە ئامۆژگاری دەکرد کوڕە شیرینەکەم نەکەیت شتێک یا کەسێک بە هاوتا و هاوبەشی خوددا بڕیار بدەیت چونکە بەڕاستی هاوتا و هاوبەش بڕیاردان ستەمێکی زۆر گەورە و ناڕەوایە. ووصينا الإنسان بوالديه حملته أمه وهنا على وهن وفصاله في عامين أن اشكر لي ولوالديك إلي المصير. لێرەدا خوددا ئامۆژگاریەکان لە دەمی لوقمان وەردەگرێت و خۆی ئامۆژگاریمان دەکات و دەفەرموێت ئێمە فەرمانمان داوە بە ئادەمی زاد بە چاک ڕەفتاری لەگەڵ دایک و باوکیدا دایکی بە ئێش و ئازار و لاوازی و بێتاقەتیەکی زۆرەوە بە پێستی سکی 9 مانگ هەڵی گرتووە بڕینەوەشی لە دوای 2 ساڵە فەرمانمان پێدا کە ئەی ئینسان سپاسگوزاری منیش و دایک و باوکیشت بە دڵنیابن کە گەڕانەوەتان هەر بۆ لای منە. وإن جاهداك على أن تشرك بي ما ليس لك به علم فلا تطعهما وصاحبهما في الدنيا معروفا واتبع سبيل من أناب إلي ثم إلي مرجعكم فأنبئكم بما كنتم تعملون. ئەگەر دایک و باوکت کۆششیان لەگەڵ تا کرد تا بەبێ هیچ بەڵگە و زانیاریەک هاوڵ بۆ من بڕیار بدەیت ئەوە فەرمان بەرداریان مەبە و بە قسەیان مەکە لە دنیاشدا هاوڕێ و هاوڵ و خزمەتگوزارێکی چاک بە بۆیان لە هەموو بارودۆخێکدا شوێنی ڕێبازی ئەوانە بکەوە کە بۆ لای من گەڕاونەتەوە لەوە دوا گەڕانەوەتان هەر بۆ لای منە جا هەواڵتان دەدەمێ بەو کار و کردەوانەی کە دەتان کرد. يا بني إنها إن تك مثقال حبة من خردل فتكن في صخرة أو في السماوات أو في الأرض حبة من خردل فتكن في صخرة أو في السماوات أو في الأرض يأت بها الله إن الله لطيف خبير. پاشان لسرزاری لقمان دەفەرموێت ئەی کوڕی ئازیزم بەڕاستی ئەگەر گوناهێک بەقەدەر تۆوی خەرتەلەیەک کە زۆر وردە هەبێت و لەناو بەردێکدا لە ئاسمانەکان یا لە زەویدا حەشاردرا بێت لای خوددا شاراوە نییە و دەیهێنێتە مەیدان چونکە بەڕاستی خوددا هیچ شتێکی لێ شاراوە نییە و زۆریش ئاگایە. يا بني أقم الصلاة وأمر بالمعروف وانه عن المنكر واصبر على ما أصابك إن ذلك من عزم الأمور. کوڕی شیرینم نوێژەکانت بە چاچی ئەنجام بدە فەرمان بە چاکە بدە قەدەغەل لە گوناه و خراپە بکە بە ئارام بە لە بەرامبەرە و ناخۆشیانەی کە تووشت دەبێت بەڕاستی ئەوانەی کە باسکران هەندێکن لەوانەی هەر دەبێت بکرێن. ولا تصعد خدك للناس ولا تمش في الأرض مرحا إن الله لا يحب كل مختال فخور. هەروەها ڕوتوەر مەجێڕە لە خەڵکی و لوت بەرز مەبە و بە چاوی سووک سەریان مەکە بەسەر زەویدا بەناز و فیزەوە مەڕۆ
براستي خدا او كساني خوش ناويت كخو هلچيشو فخر فروشو في زاوين واقصد في مشيك واغضض من صوتك إن أنكر الأصوات لصوت الحمير هەوڵ بدە لە ڕۆیشتندا مام ناوەندیانە بڕۆ بەرەو ئامانجێکی چاک هەنگاو بنێ بەدەنجی هێواش و لەبار گفتوگۆ بکەو بدوێ چونکە بەڕاستی بێزارترین و ناخۆشترینی دەنگەکان دەنجی گوێ درێژەکانە. ئەلەم تەڕەو ئەن الله سەخەڕ لەکم ما فی السەماوات وما فی الأرض وأسبغ عليكم نعمه ظاهرة وباطنة ومن الناس من يجادل في الله بغير علم ولا هدى ولا كتاب منير. ئایا سەرنجتان نەداوە کە بەڕاستی هەرچی لە ئاسمانەکان و زەویدا هەیە هەر هەمووی خوددا بۆ خزمەتی ئێوەی دروست کردووە و ملکەتی کردووە هەروەها بە فراوانی ناز و نیعمەتی ئاشکرا و پەنهانی بەسەردا ڕژاندوون لەگەڵەوەشدا هەندێک لە خەڵکی مجادلە و گفتوگۆی نابەجێت دەربارەی خوددا و بەرنامەکەی دەکەن بێ هیچ بەڵگەیەکی زانستی و ڕێنموویەکی پێغەمبەران و کتێبێکی ڕوونکەرەوەی خودایی. وإذا قيل لهم اتبعوا ما أنزل الله قالوا بل نتبع ما وجدنا عليه آباءنا أولو كان الشيطان يدعوهم إلى عذاب السعير. کاتێکیش پێیان بوترێت شوێنی ئەو بەرنامەیە بکەون کە خوددا ناردوویەتی ئەوە دەڵێن نەخێر شوێنی ئەوە ناکەوین بەڵکو هەر شوێنی ئەو شتانە دەکەوین کە باو و باپیران و مامۆستایانمان پێڕەویان لێ کردووە. ئایا ئەگەر شەیتانیش بانجی کردبن بۆ سزای داگیرساوی دۆزەخ هەر پێی ڕەوی دەکەن؟ ومن يسلم وجهه إلى الله وهو محسن فقد استمسك بالعروة الوثقى وإلى الله عاقبة الأمور. ئەو کەسەی ڕوو بکاتە پەروەردگاری و کارەکانی هەمووی بجێڕێتەوە بۆ لای ئەو لە کاتێکدا ئادەمی زادێکی چاکە خوازە ئەوە بەڕاستی مانای وایە کە دەستی بە بەهێزترین هۆکارەوە گرتووە سەرنجامی هەموو کارێکیش هەر بۆ لای خوددا دەگەڕێتەوە. ومن كفر فلا يحزنك كفره إلينا مرجعهم فننبئهم بما عملوا إن الله عليم بذات الصدور. ئەوەشی کافر بووە ئەوە کافر بوونەکەی خەفەت بارد نەکات گەڕانەوەیان هەر بۆ لای ئێمەیە جا ئاگاداریان دەکەینەوە بەوەی کە کردویانە بێگومان خوددا ئاگادارە بە هەموو ئەو شتانەی کە لە سینە و دڵ و دەروونەکاندا حەشار درراوە. نمتعهم قليلا ثم نضطرهم إلى عذاب غليظ. کەمێک ماوەیان دەدەین تا تاوێک ڕابێرن پاشان ناچاریان دەکەین کە بچنە ناو سزای توند و سەختەوە. ولئن سألتهم من خلق السماوات والأرض ليقولن الله قل الحمد لله بل أكثرهم لا يعلمون. سوێن بە خوددا ئەگەر پرسیار لە خوددانە ناسان بکەیت چێ ئاسمانەکان و زەوی دروست کردووە ئەوە بە دڵنیاییەوە دەڵێن ئەڵڵاه دروستی کردوون. تۆش ئەی موحەممەد بڵێ سوپاس و ستایش بۆ خوددا لەسەر وتنی ڕاستی نەخێوانیە ئەو وەڵامە لە قەناعەتەوە هەڵ نەقوڵاوە بەڵکو زۆربەیان نازانن لە خۆیانەوە قسە دەکەن. لله ما في السماوات والأرض إن الله هو الغني الحميد. هەرچی لە ئاسمانەکان و زەویدا هەیە هەر خوددا خاوەنیانە بەڕاستی هەر ئەو خوددایە خۆی بێنیازە و سپاسگوزاری هەر شایستەی ئەوە ئەگەر خەڵکی بەوەفا و بە ئەمەک بن. ولو أن ما في الأرض من شجرة أقلام والبحر يمده من بعده سبعة أبحر ما نفدت كلمات الله إن الله عزيز حكيم.
خۆ ئەگەر بەڕاستی هەرچی درەخت هەیە لە زەویدا ببنە پێنووس دەریاش چەندەیە ببێتە حەوت ئەوەندە و ببێتە مەرەکەب و زانستی و نهێنی دروستکراوەکانی خوددا بنووسنەوە ئەوە هێشتا زانست و زانیاری و فەرمانەکانی خوددا هەر تەواو نابێت بەڕاستی خودای گەورە بەدەسەڵاتە و دانایە ما خلقكم ولا بعثكم إلا كنفس واحدة إن الله سميع بصير دروستکردن و بەدیهێنانی هەمووتان و زیندووکردنەوەتان تەنها وەک دروستکردن و زیندووکردنەوەی تاکە کەسێک وایە بەڕاستی خوددا بیسەر و بینایە ألم تر أن الله يولج الليل في النهار ويولج النهار في الليل وسخر الشمس والقمر كل يجري إلى أجل مسمى وأن الله بما تعملون خبير ئایا سەرنجت نەداوە کە بەڕاستی خوددا شەو تێ هەڵکێشی ڕۆژ دەکات و ڕۆژیش تێ هەڵکێشی شەو دەکات خۆر و مانجی بۆ تەرخان و ملکەت کردوون هەر یەکەیان تا کاتێکی دیاری کراو لە سوڕانەوەیاندا بەردەوام دەبن بەڕاستی خوددا بەکار و کردەوەتان زۆر ئاگادارە ذلك بأن الله هو الحق وأن ما يدعون من دونه الباطل وأن الله هو العلي الكبير ئەو شتانە دەری دەخەن کە بێگومان هەر خوددا خۆی حەق و ڕاستەقینەیە بەڕاستی هەرچی خەڵکی لە باتی ئەو دەیپەرستن و هاواری لێ دەکەن بەتاڵ و ناحەقیە دڵنیا بن خوددا هەر خۆی هەمیشە بەرز و پایە بڵند و گەورەیە ألم تر أن الفلك تجري في البحر بنعمة الله ليريكم من آياته إن في ذلك لآيات لكل صبار شكور ئایا سەرنجت نەداوە کە بەڕاستی کەشتیەکان بە دەریادا هات و چۆ دەکەن و ناز و نیعمەتی خوددا دەهێن و دەیبەن و دەسەڵاتی خوددا دەخەنە ڕوو بەڕاستیە لەو شتانەدا بەڵگە و نیشانەی زۆر هەیە بۆ ئەو کەسانەی زۆردان بە خوددا دەگرن و زۆر سپاسگوزارن وإذا غشيهم موج كالظلل دعوا الله مخلصين له الدين فلما نجاهم إلى البر فمنهم مقتصد وما يجحد بآياتنا إلا كل ختار كفور کاتێکیش لە دەریادا شەپۆڵێک ئابلوقەی هاوڵگەر و کافرەکان بدات وەک چێوەکان گەورە بێت ئەوە هاناو هاوار هەر بۆ خوددا دەبن زۆر بەدڵسۆزانە ملکەچن بۆ خوددا جاکاتێک فریایان دەکەوێت و ڕزگاریان دەکات و دەیانگەێنێتە وشکانی جا هەیانە بەردەوام دەبێت لەسەر ڕێبازی ئیمان و دەمێنێتەوە لەسەر یەکتا ناسینی خودای میهرەبان ئەشیانە ڕێگەی نادروستی خۆی دەگرێتەوە جا کەس لە ئایەت و بەڵگەکانی ئێمە نکوڵ و پەیمان شتێنی ناکات جگەل لە زۆردار و ناپاک و سپڵا يا أيها الناس اتقوا ربكم واخشوا يوما لا يجزي والد عن ولده ولا مولود هو جاز عن والده شيئا إن وعد الله حق فلا تغرنكم الحياة الدنيا ولا يغرنكم بالله الغرور ئەی خەڵچینە لە پەروەردگارتان بترسن خۆتان لە خەشم و قینی بپارێزن و لە ڕۆژێک بترسن کە باوک فریای ڕۆڵەی خۆی ناکەوێت ڕۆڵەش هیچی لەدەست نایەت کە بۆ باوکی ئەنجامی بدات بەڕاستی بەڵێنی خوددا بە بەرپابوونی قیامەت حەقیقەت و ڕاستەقینەیە کەوابوو وریابن ژیانی دنیا لە خشتتان نەبات نەفسی بەدکار و شەیتانی بەدڕەفتار سەرگەردانتان نەکات و غەڕاتان نەکات لە ڕێبازی خوددا إن الله عنده علم الساعة وينزل الغيث ويعلم ما في الأرحام وما تدري نفس ماذا تكسب غدا وما تدري نفس بأي أرض تموت إن الله عليم خبير
بەڕاستی هەر خوددا خۆی زانیاری بەرپابوونی ڕۆژی قیامەت دەزانێت بارانیش هەر ئەو دەیبارێنێت دەزانێت چی لە سکی دایکاندا هەیە هیچ کەس نازانێت سبەی چی بەسەر دێت و چی دەست دەکەوێت لە بەرهەمی مادی دنیایی یا لە زەخیرە و توێشوی قیامەت هیچ کەسیش نازانێت لەسەر چ زەویەک دەمرێت و کۆتایی بە ژیانی دێت هەروەها کاتی مردن و چۆنیەتەکەیشی شاراوەیە بەڕاستی خوددا بە هەموو شتێک زانایە و ئاگادارە بسم الله الرحمن الرحيم